زۆرە جازام وەلی نامگرن کەس نامگرێ بۆ ئیشێ ڕۆژی وا هیچ ناکە و ڕۆژی واشە باش ئەرێوڵای دەڵم کژنەکە لە کەس و کارشم خۆشتر دەوێت ئەچیتەوە بۆ لایەن ئارێوڵا سەری مانگان دەچمەوە کە ئەیبینی کە ئەڕۆیتەوە لە دەرگاوە کە ئەوە بینی سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش بەرنامەی دەسەماندووەکان ئەمڕۆ لەگەڵ مامە کەریمە جە مامە کەریم زۆر قسەی خۆشە ئەیگوت کە 75 ساڵە من ئیشەکەم سیاری وە هەیە 2 ساڵ ئیشەکە کەوتە تەقەتاق من 75 ساڵە ئیشەکەم و هەر بە بەرداوی تاکی ئێستش بەرداوامم دەڕۆم بۆ گوندانش بۆ دەسمە سەر سناری دەسمەکانی کوردی دەسمە هەر بە پێیان دەسمە هەواری تازە دەسمە هەواری هەر بە پێ بە پێیان بەس یاری وایە دوای 2 ساڵ تەقەتاقی تێکرد هەرێوەڵا سارە و ئیشەی بن ناکە ئەو ئیشەیە من دەیکەم خلاصە سارە ناتوانێ بیکە خدا وای داومەیە خلاصە لە هیچ جێگاشی گوزەران مەسەلەن خۆشە بۆ قالبم باشە ساغم لەخوا بە دەتوانم مەسەلەن بڕۆم بۆ هەموو جێگایکی ئەو گوندانە هەموو دەکەم باسیەوەکەم کە بەڕامەی دەسەماندووەکان بە سپۆنسەری سەرمایه‌داری نیشتیمانی مەریوانی حاج جەمالەکە هەمیشە هاوکارمانە بۆ کەسانەی کە بژێوی ژیانی خۆیانەکەن بەڵام داهاتێکی کەمیان هەیە با دەست پێ بکەین مامە کەریم بزانم ماوەی 3 ساڵە تۆ لە شاری سلێمانی لە ڕۆژهەڵاتەوە بۆچی هاتووی بۆ ئێرە وەڵڵا هاتم بۆ ئیشێ هاتم بۆ ئیشێ ڕۆیشتم بۆ کن مزگەوتی گەورە خلاصە ئیشم وەدەست نەکەوت هەچی دەم گەیشتی کورد ئەتۆ پیرەمەردی ئیشت پێ ناکری زۆرە جازام وەلی نامگرن کەس نامگرێ بۆ ئیشێ ئەو جارم کوتم چی بکەم هاتم گۆریویم کڕی کرینێکم کڕی سیغارم کڕی ئەوان ئیشە بکەی ئەوان تۆ پیری بەت ناتوانانی داکو ئیشت پێ ناکری ئیشی چیمەند تۆت پێ ناکری مەسەرەن ناتوانانی ئیشی چیمەند تۆ بکەی بزانم خێزانت هەیە بیری کە سوکارەکەت ناکەی بیری هاوسەرەکەت ناکەی کورە بەرێ وەڵای هەموو شێت دەبم هەوەندە دەگرین بۆ خێزان ئارە با خودای ئەرە وڵای بیری دەکەم نەخۆشیشە سەکتەری داوەزارشتی خوار بووە وە خوددا ئەو دەگریامیش دەگریان دەیکورە تۆ بۆ پیرەمەرجەی مەسەرەن دەچی بە کۆڕاناندا دەگەڕێی ئەخ بۆ نایەوە کتم جاخ بێمەوە چی بکەم ئەگە هیچم دەگیرفاینیدانێ بە چی بکەم چی بکەم هیچم دەگیرفاینیدانە بێ بێمەوە گوجەران تاڵە یان دەبێت شەڕی بکەمەوە ئەو دەڵە نان ئەو دەڵە ئەو دەڵە چا ئەو دەڵە قەند وازم مەسەنەدەوەیدا ناجوورە ئیشەکەمان نییە لە ئێرانی ئەو ساڵ هەر بەجارێکی ئیش نەما ژنەکە خۆشمەوەی ئەرێوڵای دەڵم کژنەکە لە کەس و کارشم خۆشتر دەوێت ئەی جارە ژنمەی خۆیتی ئەگاویش دەم نەبێ ئەو کەسافەتی بۆ دەکەم جاژنەکەشم مەسەرەن تازەوە پیر بووە دەڵە چی دەڵە دەگری فقط دەگری ئەوە ئایا تۆ دەگری مەسەرەن دەڵە کوێر بم بۆ ئەخر چۆن دەبێت تۆ هاان دەبوو لە مزگەوتێ دانیشبایی دەڵەمەگەی چم لەگیربایی داری بە لە مزگەوت چ بکەم چ بکەم لە مزگەوتێ ئەخر دەبێت شتێکت دەگیرفاین دەڵێ سلێمانی خۆشە سلێمانی خۆشە دەڵێ بابەت والات تۆ نازانم دوو بێ و نازانم کوێ مەسەلەن ئەگە هیچت نەبێت سلێمانی خۆشتی ئەچیتەوە بۆ لایەن ئارێوڵا سەری مانگان دەچمەوە کە ئەیبینی کە ئەڕۆیتەوە لە دەرگاوە کە ئەوە بینی ڕۆژانە چەند دەستەکەوێت لە میشە وەڵڵاهی ڕۆژانە مەسەرەن ئەوە ڕۆژ دەزانێ ڕۆژی وا مەسەرەن 20,000 دەکەم ڕۆژی وا 15,000 دەکەم ڕۆژی وا وڵا 3,000-4,000 دەکەم ئەوە بە بازارە بە ڕۆژە ڕۆژی وا هیچ ناکەم ڕۆژی واشە باش یانی لە کارگەری تازەم خوک ئیشم پێ ناکرێ دەڵێم چ بکەم خۆمش پێم خۆش بوو لە مزگەوت دانیشم وەلی وەختێکی هیچم لە گیرفاینیدانی حەزەکەی چ شتێک بۆ بکرێ وەڵڵاهی ئاواتم ئەوەیە ماڵ و منداڵەکەم مافوز بێت و
خلاصە کچێک و دووسێ کوڕیشم هەن داودامەزراو نەبوون ئاواتم ئەوەندەیەدا بمرم مەسەلەن ئەو پارەیەم نییە ها مەسەلەن دێن بە کچەکەم دەڵێن مەسەلەن شومان پێ بکە دەراماتێکم نییە لەگەڵی خەم بە خودات نیمە مەسەلە ئەوەیەدا پێم خۆشە ئەوانە داودامەزراون بمرم ئیدی زەلیل نەبم ئەو خوددا زەلیلم نەکا فقط دەپاڕێمەوە سارەم ناوێ سەختمانی چاکم ناوێ ئەمن دین و ئیمام دەوێ خوددا زەلیلم نەکە ئەو منداڵانەشم بۆ داودامەزراون ئەو خوددا و منداڵانی داومەیە خوددا بێ داودامەزراویشیانکە هیچم نییە چ بکەم ئەمەی کە بینیتان و گوێویستی بوون مامە بەکرد بوو کە بەو شێوەیە ئەو قسە خۆشانە ئەکا و بیری خێزانەکەی کاکە لە ڕۆژهەڵاتن زۆر سپاس بۆ سەرمایهداری نیشتیمانی مەریوانی حاجی جەمال کە هەمیشە هاوکارمانەوە بەرنامەی دەسەماندوەکان و هاوکاری ئەو کەسانە ئەکاکە بژێوی ژیان و کەم بژێوی ژیانیان لەسەر داهاتێکی کەمە ماما ئەمە دیاری مەریوانی حاجی جەمالە بۆ تۆ با دوو قسانی بکەم ئەوە شێرێکە هەردوو قسە دەڵێ دووری تۆ وەک تیخ جەرجی بڕیوم وەک شووتی کاڵ و گرکەی ڕزیوم وەرەوە بۆ لام ئەیارەکەم گیان با بخۆم پێکەوە شۆربا باینجان باینجان دەزانیت چیە؟ شۆربا باینجان تەماتەیە مەمنونم با دەڕەوەرەوە بەراژ یارەکەم گیان با بکەی با بخۆم پێکەوە شۆربا باینجان